ئێمە لەگەڵ گروپی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی سلێمانی سەردانێکی بەغدامان کرد بۆ ئەو مەبەستە. پێشێکی سوپاسی دکتۆر غالب و سوپاسی یوسرا ڕەجەب و سوپاسی کاکسۆران دەکەین کە هەرسێکیان بە شێوەیەک لە شێوەکان هاوکار بوون. جێی شەربازاریە کە دەسەڵاتدارانی کورد بەم شێوەیە مامۆستا فەرمانبەران گەیاندووە بەم ئاستە. یوسف کلابی مۆبایلەکەی دەرکرد دوای ئەوەی کە بەڵێنی تەواویدا هاوکار بێوتی من لە معاناتی ئێوە تێگەم پێش ئەوەی کە ئێوە معاناتی خۆتان باسکەن. باسی ئەو نامەیە کرد کە مامۆستایەکی هەولێر یاخود فەرمانبەرێت نردوێتی وتی وەڵاهی سوێندی خواروتی بە دیارێەوە گریاوم. خۆزگا هەندێک لایەنی کوردی لە بەغدا هەر نەبوونایە، خۆزگە هەندێک لایەنی سیاسی نەکوتلیان نەبووە نە حزبیان نەبووە، چونکە ئێمە هەوڵەدێن بەرپرسێ ببینین. یعنی مامۆستایانی سلێمانی زیاتر لە 3 مانگە بۆ 6 مانگە دەیانەوێت مەسەڵەن بەڕێز سوودانی ببینن، ئەوان دەچن هەڵێوەشێنەوە. یعنی تۆ کە خۆت مافەکەم بۆ وەرناگری خۆت دەی خۆی تو قوتی خەڵک دەخۆی بۆچی ڕێدەگری کەسێکی تر قوتەکەم بۆ ڕێکخاتەوە بۆ چاچیکە. بەغدا لە چەندین لێدوانی فەرمیدا دەڵێ ئێمە ئامادەین موچەخۆرانی هەرێمی کوردستان بە کیکات بکەین بە یاسایی بکەین، بەڵام خۆ دیارە کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕازی نییە.